دیارە ئەمڕۆ سەعات 7:30 ڕووداوێکی هاتووە ڕوویدا لە جۆری پێکدادان لە ڕێگای حاجیەوە دەرەوەی حاجیەوە لە حاجیەوە چوارقوڕنا لە نێوان ئۆتۆمبیلی بار و هەروەها ئۆتۆمبیلی گواستنەوە لە جۆری مینیپاس بەداخەوە لە ئەنجامی ڕوودانی ڕووداوەکە دوو کەس ژیانیان لێدەستدا و چوار کەسیش بریندار بوون. یەکێک لە بریندارەکان شوفێرە، ئەوانی تر خوێندکارن، تەڵەبەی زانکۆن یاخود تەڵەبەی پەیمانگان مەشیشیان دەچوون بۆ کۆیە بۆ دەوام و هەروەها و دوو سەرنشینەی کە مردووشن بەداخەوە ئەوانیشیان تەڵەبە بوون کەواتە کۆی سەرنشینی ناوپاسەکەی تەڵەبە بوون لە نێوان حاجیاوە و سەرچاوەوە بۆ کۆیە دەوامیان لە پەیمانگە و هەروە زانکۆی کۆیە بوو. قوربانیەکانیش جگە لە شوفێری پاسەکەی سەرجەمیان لە ڕەگەزی مێن.